بەڵێ وەک ئاماژەکرابوو لە راپۆرتەکان و هەواڵەکان ئەمڕۆ ئیتی یاخود ئێستادی ساڵێک بەسەر کابینەکەی حکوومەتی سوودانی تێپەڕێت و هیچ یەک لەو بڕگانەی کە پەیوەستن بە کوردەوە کە بەڵێنی دابوو لە ناو کارنامەکەی جێبەجێ بکات هیچی جێبەجێ نەکراوە. داخۆ بۆچی هیچی جێبەجێ نەکراوە و بەڵام بەڵێنیش دراوە و ئایا هیچ ڕێگرێک لە بەردەمی سوودانی هەبووە یاخودنا؟ ئەمانە هەمووی کۆمەڵە پرسیارن لە دکتۆر سەباح سوبحی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراقی دەکەین. ئەم کاتتان باش بەڕێز. پێش هەموو شتێک دەستکەوتەکانی کابینەی سوودانی لە ساڵێکە چی بووە؟ سڵاو لە بەڕێز دووەرەگەشت بینەرانی کوردستان بیستار. پێشەچی دەبێ ئێمە تەحلیلێکی ئەوە بکەین کە ئەو حکوومەتە دەرەنجامی پاشەکشەکردنی تەیاری سەدری بوو. تەیاری سەدری وەکو پاشەکشەی کرد بۆ هۆی ئەوەی کە تەرکیبەی سیاسی تەرکیبەی کۆمەڵایەتیش لە ناو پەرلەمان و لە ناو حکوومەت هاوسەنجی تێدا نەمینێ و ئەو تەرکیبەیەش وای کردکەوە ئەو حکوومەتی ئێستا دروست بێ لە 27 ئۆکتۆبەر دەنگماندا بە منهاجی وەزاری. پێش منهاجە وەزاریەکە وەرەقەیەکی سیاسی هەبوو بۆ ئیدارەی دەوڵەت. ئەو تەحالوفی ئیدارەی دەوڵەت دروست بوو لە دوای پاشەکشەکردنی تەیاری سەدری. چەندین بڕگەی تێدا بوو، سێ بڕگەی سەرەکی بوو، سیاسی و تەشریعی و تەنفیزیەکە. پاشان ئەوەی کە منهاج وەزاریەکەش ئەو بڕگانی کە لە ناو وەرەقە سیاسیەکە هەبوو هەمویان لە ناو ئەو منهاجەش تێدایە. ئێستا بەخۆی ئەدائی هەر حکوومەتێک لە عالەم لە دنیا دەبێ بزانین کەوا لەسەر سێ بنەما قیاس دەکرێت. یەکەم ئاستی جێبەجێکردن کە پێی دەڵێن مەدال ئینجاز کە چۆنیەتی بەراوردکردنی ئەم هەڵسوکەوتی حکوومەتە لەگەڵ بەرنامەی حکومی و ئایا ڕێژەی چەندی جێبەجێ کراوە. عادەتەن ئەو بەرنامانەی کە ئیعلان دەکرێت 100% تەنفیز ناکرێت، بەڵام دەبێ ڕێژەی لە 75 بەرەو سەرەوە جێبەجێ بکرێت هەتا بڵێن ئەو حکوومەتە ناجەحە یاخودنا. خاڵی دووەم کە پێی دەڵێن متمانە و هاوسەنجی ئەثقە وەتەوازن، دەڵێن تا چەند هاوڵاتی عێراقی متمانە بە حکوومەتی هەیە و توانیوێتی ئەو حکوومەتە هاوسەنجێک دروستکەن نێوان هەموو هاوڵاتیانی عێراقی. ئەوەش ئەگەر تەمەشا بکەین بە پێی راپۆرتەکەی ئێوە و بە پێی بینینی ئێمەش لە بەغا بەڕاستی کێشە و گرفتی زۆرە حکوومەت، نەبوونی تەعینات، زیادبوونی ڕێژەی هەژاری، چەندین کێشە و گرفتی ناوخۆیی، ئەوە هەمووی وای کردوکەوە ئەو حکوومەتە لەژێر پرسیاردا بێ. خاڵی سێیەم ئەوەش ئەوەیە کە پێی دەڵێن پاڵپشتی ناوخۆیی و دەرەچی الدعم الداخلی والخارجی. ئایا حکوومەتی سوودانی توانیوێتی پاڵپشتێکی ناوخۆیی کەواتە پێش ئەوەی بچینە سەر ئەوەی کە ئایا حکوومەتەکەی سوودانی توانیوێتی پاڵپشتیتەوە بۆ خۆی دروست بکات یاخود ڕێگرەکانی چی بوونە. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە کۆمەڵێک وعدی دابوو لە کارنامەکەی کە جێبەجێ بکات، کۆمەڵێک بەڵێن درابوو لە کارنامەکەی سوودانی کە با بڵێن لەبارەی کوردەوە بەرامبەر بە کورد جێبەجێ بکات کە هیچ یەکی نەک جێبەجێ نەکراوە بگرێت لەمپەڕیش بۆ کورد دروست کراوە. بۆچی تاوەکو ئێستا سوودانی نەیتوانیوە نەبەڵێنەکانی جێبەجێ بکات و لەناو کارنامەکەشی کە جەختی لێ کردووە هیچی بەپێی کارنامەکەی نەبووە؟ خۆی سوودانی ئەوەی کە بە تایبەت لە محوەری 20 و 23 ئەو دوو محوەرە تایبەتە بە هەرێمی کوردستان کە محوەری 20 دەڵێ دەبێ هەموو کێشە و گرفتەکان چارەسەر بکرێنەوە حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمی کوردستان. لە محوەری 23 دەڵێ دەبێ یاسای نەوت و گاز تەشریع بکرێ بە ماوەیەکی کەم. بەڵام ئەگەر تەمەشا بکەین بەڵێنەکانی بەرامبەر بە کورد بەو شێوازە قیاز ناکرێت لەبەرەوەی ئەویش لە ژێر فشارێکی گەورەدایە. محەممەد شەیع سوودانی کە لەلایەن ئیتاڵی تەنسیقیەوە پاڵپشتی لێکرا لە ناو چوارچێوەی تەحالوفی ئیدارەی دەوڵەت کە ئەوان وایان کرد کە محەممەد شەیع سوودانی دەربچێت، ئێستا دژایەتی دەکەن، ئێستا فشاری لەسەر دەخەن لەبەرەوەی ئێستا ئەوان بەکاریان دەهێنا بەس بۆ ئەوەی بەمەبەستی بەکارهێنانیان بۆ ئەجندای ئیتاڵی تەنسیقی بە شێوازێکی حەسری. بەڵام محەممەد شەیع سوودانی تا ڕادەیەکی زۆر محاوەڵی کرد ئەو بابەتە
تێکشکێنێ و شخصیتێک بۆ خۆی دروستکە و هەوڵ بداکەوە هاوسەنجیەک دروستکە نێوان ئەو زوغوتاتانەی کە لەلایەن ئەمریکاوە فشار دەخرێتە سەری لەگەڵ ئێران. لە سەبارەت بە مافەکانی گەلی کورد و هەرێمی کوردستان ئێمە بەڕاستی ڕێگای یاساییمان هەیە و ڕێگای دەستوریشمان هەیە و ڕێگای سیاسیشمان هەیە لە هەمان کاتدا. لە ڕێگای یاسایی بەداخەوە دەڵێم ئێمە لە پەرلەمان زۆرینە نینە، کەواتە زۆر بە ئاسانی هەر بابەتێک هەر یاسایەک دەتوانن تێپەڕێن لەسەر ئێمە بە مەبدەئی زۆرینە. باشەکەواتە باس لە بابەتی یاساییتان کرد پێش ئەوەی کە باس لە بابەتە دەستوری و سیاسەکان بکەین. بەڕێز سەباح، با لەسەر یاسای نەوتوغاز قسە بکەین کە باستان کرد لە میحوەری 23 سەبارەت بە یاسای نەوتوغاز ئەبوایە لە یەک تێگەیشتن هەبێت و چارەسەری بۆ بکرێت. ئەم یاسای گەیشتە کوێ؟ ئەو یاسایە ئێستا دوو ڕەشنووس هەیە لە ناو وەزارەتی نەوتی ئیتیحادی. ئەو ڕەشنووسە ئەو دوو ڕەشنووسە هەردووچان هی وەزارەتن، لەوە سەیریەکە لەوەدایە لە هەردووچان لە هەمان وەزارەت دەرچووە. ئارائی زۆر متەباین و ناکۆک هەیە لەسەر چۆنیەتی دانانی ئەم ڕەشنووسە. دەبێت ئەوە ئاماژە بەوە بکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان وەفدێکی نات بۆ حکوومەتی عێراقی ئیتیحادی بۆ ئەوەی گفتوگۆ بکەن لەسەر نووسینی ڕەشنووسەکە، بەڵام نەگەیشتنە هیچ دەرەنجامێک. دەبێ ئێمە یعنی وەکو فکرەی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە دەبێت ڕەشنووسەکە لەلایەن هەردوو حکوومەتەکە بنووسرێ تاکو ببێتە ڕەشنووسێکی پخت و تاکو ئەوەی تەقدیمیش بکرێت بە ئیزافەکردنی ئەو ملاحەزاتانی کە لەلایەن ئەو پارێزگایانەی کە بەرهەمهێنەری نەوتۆش گرنگە ئاماژەی پێ بگرێت لەنا ئەو ڕەشنووسە. بەڵام ئەوەش مانای ئەوە نییە کە دەست بەسترا بووینەوە و هیچمان نەکردووە. حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆیای خۆی تەڕح کردووە، ئێمەش ڕۆیای خۆمان تەڕح کردووە لەناو پەرلەمان. تقریبا ئێستا یعنی ڕەتفعلێکی باش هەیە لەلایەن وەزارەتی نەوتی ئیتیحادی کە دەبێ ئەو بابەتانە هەمووی جێگیر بکرێت لە ناو ڕەشنووسەکە، پاشان پاکتاو بکرێ و بخرێتە ناو بەرنامەی ئەنجومەنی وەزیران و بێتە سەر. ئەمە دەمێ ئەو بابەتە زۆر هەستیارە. یعنی ئێمە هەندێک قوانینمان هەیە، قوانینەکان استراتیجینە. یعنی قوانینی مەسەڵ قانونی محکمەی ئیتیحادیە، قانونی مەجلیسی ئیتیحادیە، قانونی نەفتە، موازنەیە، ئەمنی وەتەنیە، انتخاباتە. ئەو شەش قانونە قوانینی استراتیجی پێ دەڵێن، مهمە زۆر. ئەوانە پێویستیان بە تەوافقەشی سیاسی پتە هەیە. یعنی ئەگەر هاتوو تەوافق نەبوو ئەو قانونە سەر ناگرێت یاخود نایەتە پەرلەمان ئەسڵەن. یاسای نەوت و گازیش بە گرنگترین یاسا هەژمار دەکرێت لە 2007ەوە تاکو ئێستا ئێمە یاسامان نییە، ینی لەسەر ئەم بابەتە کە گرنگترین کەرتیشە 1995 عێراق لەسەر نەوت اعتیماد دەکە. باش هیچ تەنزیمێک نییە لەسەر ئەو بابەتە. ئەجا لەبەر ئەوە جارێ ماوە گفتوگۆ و زۆر چاکە. دکتۆر سەباح، دەمێ بزانم ئەو ڕێگریانە چین لە بەردەمی کابینەکەی سوودانی بۆ جێبەجێکردنی هەموو ئەمانەی کە لە کارنامەکەی هەیە کە باست کرد گرفت دروست ئەکرێت. ئەمێ بزانم لە عێراقدا جگە لە خودی سوودانی کە بڕیاردەری زۆرێک لە بابەتەکانە دەوڵەتی عەمیقە هەیە، دەوڵەت لە ناو دەوڵەت هەیە کە بە بەردەوام کێشە و گرفت و ئاریشە هەیە، ئەو بڕیاری شتێکەدا لە لایەکی دیکەوە هەڵەوەشێتەوە. کێشەکە لەکوێیە؟ بەڵێ واقعی عێراقی پێکاتوە لە دروستبوونی دوو دەوڵەت لە 2007ەوە هەشتەوە دەستیان پێکرد بە دامەزراندنی دەوڵەتی قوڵ یاخود دەولە العەمیقە کە عێراق اعتیمادی بڕیاردانی نەناو وەزارەتەکان و ناو جومگە ئەساسیەکان لەسەر ئەو دەوڵەتە دەکات. ئەو دەوڵەتانش اعتیماد دەکەن لەسەر لایەنی سیاسی کە سەر بە ئێرانن زیاتریان. بێگومان سوودانی وەکو پرسیارەکەی جەنابەت بربەستی زۆری لە پێشە. بربەستی یەکەم بربەستی ناوخۆییە، بربەستی دووەم بربەستی دەرەچیە. هی ناوخۆیی لە ناو چوارچێوەی تەحالوفی ئیدارەی دەوڵەت کێشە و گرفتی هەیە. یعنی ئێستا ئەو کەسانەی کە هێناویانە بۆ سەرۆک وەزیرانی ئێستا محارەبەی دەکەن. یعنی زۆر لایەن هەیە
کێشە و گرفتی هەیە لەگەڵی وەکو لایەنی دەوڵەتی یاسا لایەنی جار بەجار کێشەی گرفتی دەبێت لەگەڵ هادی عامری کێشەی گرفتی دەبێت لەگەڵ عسائب یعنی ئەمە دەیبینین زەختێکی زۆری لەسرە زەختەکەش لە چییە یعنی بابەتەکە لەسەر چ ئەساسێک دانراوە لەسەر ئەساسی ئەوە دانراوە کە دەبێت ئەوانە جێبەجێی ئەجیندای ئێران بکەن لە ناو حکوومەتی عێراقیدا یعنی ئەو ئەجیندایەش کە پێک هاتووە لە حرەکەی ئەموال حرەکەی ئەموالی ناوخۆی عێراق بۆ ئێران لەبەرەوەی ئابلوقەی لەسەر ئێران دەبێت ئەو حرەکەتە هی پارە و درا و بچێتە ئێران و لە هەمان کاتدا لە ڕووی اقتصادیەوەش ئێران دەبێت پشکی شێری هەبێ لە هەموو ئیسیسمارات و لە هەموو مەسلەی هاوردەکردنی کالاکان و ئەوانە ئەوەش وای کردووەکەوە کێشە و گرفتی بۆ دروست بێت سوودانی بەرامبەر بەم سیاسەتە ئەوەی سیاسەتەکی تەبعیە ئەوە پێدۆڵێن سیاسی تەبعی بۆ ئێران زۆر چاکە ئەوەش ناکرێت لە ڕووی دەرەچیش ئەمریکا بێگومان زەختەکی فشارەکی گەورەی کردوتە سەری واش دیارە دەرەنجامەکانی لە سعری دۆلارەوە تەماشا دەکەین ڕۆژ بە ڕۆژ دۆلار لە بەرزبووندا ئەوەش هەمووی لەژێر فشاری ئەمریکادایە کە ناهێڵێ ئەم دۆلارە بچێتە ئێران و ئێران ئیسفادەی لێ بکە تاکو لە ئابووریە کەشی ڕزگاری بێ بەڵێ لەلایەکی دیکەشەوە کێشە و گرفتی دیکەشەیە بەڵێ سپاس دەکەین دکتۆر سەباح سوبحی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان بوویت.